سوپای تورکیا لەو ناوچانەی داگیری دەکات لە هەر شوێنێک ئاڵای کوردستان ببینێت دەیهێنێتە خوارەوە. بە پێچەوانەی بەغدا حکوومەت یارێم هەموو قەرزەکان ڕادەگرێت. وردبینیکردن لە لیستی موچەی خانەنشینان تەواو بووە. ستاندەریش زانیاری لەبارەی ناردنی موچەکانیان بە هاوتاکراوی ئاشکرا دەکات. سوپای تورکیا بەردەوامە لە لەشکرکێشیەکانی لە سنووری هەرێمی کوردستان. ئامانجیشی لە ئۆپراسیۆنی ئەم جارە داگیرکردنی چیایگارایە لە سنووری بادینان. لەم بارەوە هەواڵنێری ستاندەر لە سنووری بادینان ڕایگەیان سوپای تورکیا بە هەر شوێنێک تێپەڕیون ئاڵای کوردستانیان لەسەر عامود و شوێنی بەرز ببینێت هێناویەتە خوارەوە. ئەمەش ئاماژەیە بۆ ڕغلێبوونەوەیان لە ئاڵای کوردستان و گەیاندنی پەیامی ئەوەی ئەوان کوردستانیان قبوڵ نییە. سەرەڕای ئەو دەستدرێژیانەی تورکیا تا ئێستا حکوومەت یارێن بێدەنگە وەک چۆن پێشتر لە شەهیدکردنی پێشمەرگە و هاوڵاتیان و داگیرکردنی خاگنوقەی لە خۆی بڕی بۆ داگیرکردنی ئاڵای کوردستانیش خۆی چەماندۆتەوە و دەنگی لێوە نایەت. لابڕیارێکی نوێی حکوومەت یارێم کە ئاراستەی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کراوە. حکوومەت یارێمی کوردستان پێدانی قەرزی لەلایەن بانکە حکوومیەکان ڕاگرتووە. لەم بارەوە ڕایگەیاندووە ئەرکی حکوومەت نییە قەرز بدات بە هاوڵاتیان، تەنها ئەوە نەبێت پشتیوانی و کاراسانی بۆ بانکە ئەهلیەکان بکات بۆ ئەوەی قەرز بدەن بە هاوڵاتیان. ئەم بڕیارەی حکوومەت یارێم لە کاتێکدایە حکوومەتی عێراق بڕەپارەیەکی زۆر بە شێوەی قەرز بە هاوڵاتیان و گەنجان دەدات بە مەبەستی دۆزینەوەی کار و دروستکردنی خان و هاوسەرگیریکردن. با گوێرەی زانیاریەکان ئەگەر بڕیاری تەوتین جێبەجێ بکرێت باگەری زۆرەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش سوودمەند دەبن لە وەرگرتنی ئەو قەرزانەی کە بانکی ڕافیدەین و بانکی ڕەشید دەیدەن بە هاوڵاتیان. با گوێرەی زانیاریەکان وردبینی لە لیستی موچەی خانەنشینی شارستانی هەرێمی کوردستان بۆ موچەی مانگی حەوت تەواو بووە، بەڵام بەغدا موچەکە بە هاوتاکراوی نانێرێت. بە پێی زانیاریەکان وەزارەتی دارایی هەرێمی کوردستان دوو لیستی موچەی خانەنشینی بۆ بەغدا ناردبوو کە یەکێکیان لیستی هاوتاکراو لەگەڵ یاسای خانەنشینی عێراق و ئەوەی دیکەیان بە گوێرەی یاسای خانەنشینی هەرێمی کوردستانە کە بەغدا لیستە کۆنەکەی هەڵبژاردووە و وردبینی تیادا کردووە و پەسەندی کردووە. لەلایەکی دیکەوە نەرمین معروف ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق لەبارەی ناردنی موچەی خانەنشینان بە هاوتاکراوی لەگەڵ بەغدا ڕایگەیاند کارێکی ئاسان نییە و پەیوەندی بە سیستەمی خانەنشینی عێراقەوە هەیە. ستاندەر نیوزمان پێشکەشکردن. شاد و کامەران.